شەوەدی ڕژێمی تورکای ئەو منتیقەکە هەموو لێ تۆباران کردین و دێوە خەڵکی بتۆقین و بترسێ ئێمە وەکو خەڵکی بناری قەندیل هەتا ئاخر دڵۆپەی خوێن منتیقەی خۆبەجێنیاڵی زمانی بەعسی ژەو بەزمە هەبوو هەر گوێن لێ نەبوو ببێنەوە هەواڵان و پەکەکەی هیچ پەکەکەی لێنێ و هیچ هەواڵی لێ نینە پەکەکە تیرۆریستە و فڵانە تیرۆریست بۆ خۆی تیرۆریست ئەگە بۆ خۆی تیرۆریست نەبێ بۆ لە خەڵکی سەڤیل و بێتاوان دەدا شەڕ لەکوێ با لە شەڕی بکە خەڵکی سەڤیل و بێتاوان لێرەکان لەسەر مڵکی باب و باپیری خۆی وەتی هەیە مڵکی و باپیری خۆی لە بۆ ڕژێمی بەعسی بەجێنێشتە لە ئەردۆغانی تیرۆریست بەجێ بێڵی ئەمە منتیقەی خۆ قەت چۆن ناکەین و هەتا ئاخر دڵۆپەی خوێن ئەگە بڵێ کورد لە ناوڕژێ هەتا خوای لە ناو نەبا بە بابی ئەردۆغانیش لە ناو ناچی نەبەک ئەردۆغانی هەموو دەوڵەتە زلەکە هجوم کەنە سەر کوردی کورد هەڵ لەسەر پێی خۆ ڕادوەستی کورد جەرگی هەیە پشت و پەناوی بۆ خوای دەبەستی بە هیچ دەوڵەتێکی نابەستی هەمووشی لە هەموو دەوڵەتێکی لە هەموو ڕژێمەکەش بە تایبەتی لە تورکیا دەبێ منەتی زەرەرجارەکە وەڵا ڕێز و باقی هەوڵاتیان زۆر سوتاوە زۆر زیانی گیانیمان نەبووە لە خوای بەزیاد بە بەڵا زیانی ماڵیمان زۆر بووە وەکی ماڵیاتمان و بەرکەوتووە ڕز و باغمان هەموو سوتاون و هەموو بە تاری هەڵزوراون و زیادمان زۆر وێکەوتووە بەڵا ئەمە گوێمان لێ نییە هێندەی دیش تورکیا تونند و تیژێ بکە ئەمە هاری حەسابی لۆ ناکە میلەتی کورد بە تایبەتی کورد حەسابێ هیچ دوژمنێکی ناکە ئەوەی دۆستن بێ لەسەر چاوی دادەنی ئەوەی دوژمن بێ لێ بیبنێتی ئەو ڕژێمی بەعس بە هەموو تۆپ و تیارە و بە کیمیاوی بە ئەنفاکردنەوەیدان کورد هەر لە ناو نەچوو خیاڵی شاخا بڵی میلەتی کورد لە ناو دەبین هەتا خوا لە ناوی نەبا بە هیچ دەوڵەتێکی لێ ناو ناچی دوێنە خەڵکی منتیقەی زۆر ترسا سەعات چواری ئێوارێ بوو تۆبارانی ئەوە تارەی تورکیا بەردومانی سەرگەیناڵی کرد خەڵک زۆر ترسا زامی هەموو ماڵان شکا ئێستاش ئەمەوە خەریکی نانکردنە ژیان لە قەندیل هەر بەردەوامە خەڵک ناتوانانی ماڵ و حاڵی خۆی بەجێ بەڵێ هەرچەند خەڵکەکە دەترسێ بەڵام هەمووی زیندەواری هەیە مانگای هەیە بزنی هەیە ناتوان دەست لە خاک وەتانی خۆ هەڵگرن بچینەکوێ ئێستا بەو زستانەی بەو سەرماسۆڵی ئێستا بچینەکوێ بزمانگای خۆ بەخێو بکەین حکوومەتیش بەتاواتی ئەمەی پشتگوێ خستووە هەتا ئێستا کەس قسەکن لەسەر ناکە ناڵێ ئەو خەڵکە ئەویش کوردن ئەمە ژۆک ئەو شوێنانە وەکو هەموو خەڵکە کوردین دوێنێ هاتین تقریبا سەر لە بەیانیەکەی هیچ شتێک لە گۆڕە نەبوو خەریکی ئەو دیواری بووین دەوری 4.5 ئێوارە تیارەکانی تیاری کەشم پێش 4.5 تیاری کەشم لە ئاسمان بوو دوایی 4.5 فڕۆکانی جەنگی F-16ەکان هاتن بەسری بۆردومانی بناری قەندیلیان کرد بە تایبەتی گوندی سەرگەنیاڵ دەوری 8 تا 10 جار دەقمبەڵێ گەورە لەیان داوانێک کە مەمنوعن و هێشۆی قەدەکەی نێودەوڵەتینە ئیلا لەسەر میلەتی ئێمە نەبێ لە هەموو نەتەوەکان و لە هەموو دەوڵەتان قەدەکانە ئیلا لە میلەتی ئێمەدانە بێت خۆشبەختانە زیانی گیانی نەبوو بەڵام بەڕاستی بنەی خەڵکەکە هەمووی ئەوەی کە لێی بوو هەمووی تووشی دەڵە ڕاوکێ بووە و بەڵام خەڵکەکە بەعام پێی باشە کە منتیقەکە ئاوادان بێت چۆڵ نەبێ یعنی تا ئێستا بۆ داگیرکەران چه ئێران بووێت چه حەرام بووی چه تورکیا بوو بێ ئێمە بە گشتی خەڵکی بناری قەندیل منتیقەکەمان چۆڵ ناکەین لەبەرەوەی باو باپیرانمان لێرە ژیاون و لێرە ژیانی مرۆڤایەتی دووەم لە کوردستان گەورە بە تایبەتی لە مەزۆپۆتامیا بۆتەوە ئێمە لە بنارەکاندا ماوینەوە لەو کاتیەوە ئێستاش هەر بەنیازی ئەوەی نەکە بە دڵنیاییەوە دەمێنینەوە هەتاوەکو کوردێک مابێن ئێمە بنارەکەمان و لادەکانمان چۆڵ ناکەین بە تایبەتی گوندەکانی بناری قەندیل بە خۆشحاڵیەوە خەڵکەکە دڵی بە گوندەکان خۆشە لەسەر ئەو تۆپباران و ئەو بێسەعەت و کێرۆریانە بەڕاستی بڵێن